سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست لە پرۆگرامێکی تری خەڵاتی دیمەن گەڕاینەوە لاتان بەو هیوای زۆرترین کەس بتوانن ببنە خاوەن خەڵاتەکان و پرسیارەکەمان بزانن. لە پرۆگرامی ئەمڕۆدا پرسیارێکمان ئامادە کردووە کە مەتەڵێکە، مەتەڵەکەش ئەوەیە مردووی کفن شیرین چییە؟ خواردنێکە کە هەمومان لە ئێواراندا فتاری پێدەکەینەوە بەو هیوای زۆرترین کەس وەڵامەکە بزانێت و بتوانن ببنە خاوەنی خەڵاتەکانمان. لەگەڵمان بن، با بڕۆین. پرسیارێکمان هەیە، ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن، پرسیارێکمان لە بەڕێزت هەیە، پرسیارەکەمان مەتەڵە بەو هیوای بتوانی ببیتە خاوەن خەڵات، وەڵامەکە بزانێت. مەتەڵ زۆر زەحمەتە دێ بیکە لەوانە بیزانی، زۆر ئاسانە. زۆر باشە. مردووی کفن شیرین. مردوویەکی چی؟ مردووی کفن شیرین. ئەو کەسەیە بە قەناعەتی من ئەو کەسەیە کە دایمەن شتی باشی کردووە کە ئەمرێت هەر خەڵک خۆشی دەوێتن. یعنی ئێستا خەڵکەیە ڕەنگە 20 ساڵە مرد بێت تا ئێستانەکە بە شیرنی ماوەتەوە لای خەڵک، ڕەنگە ئەوە بێت نازانم. آخر بەمانەی شتێکی تریێت، یعنی مەبەستی مردوویەک نییە، بەمانەی شتێکی تریێت. کەم بۆ قسەکەی بەڵێ کە نازانم مەبەستیانە. زۆر سوپاس دەکەم، بەداخەوە وەڵامەکەوە نەبوو شتێکی ترە، ئەگەر وەڵامێک تریشمان پێ بڵێ سوپاس دەکەم. بەخوا هیچ وەڵامی کەم نییە. زۆر باشە، سوپاس بۆ بەڕێزت، سوپاس بۆ بەشداریکردن. لازم بۆ قەناتەکەشتان. لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ خدای الحەمدولله باشە. الحەمدولله. بەهۆی مانگی ڕەمەزانە بازارتان کەس نەبووە، خەڵک زیاد یان کێمتر بووە پیشە پشکی هەیە، بەس بڕۆ کێمتر بووە، ڕەمەزانە هانەم ڕۆژی. زۆر باشە. خەڵکی کوێیت کاک عەبدوڵڵا؟ قامشلۆمە. قامیشلۆ؟ زۆر باشە. ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن، پرسیارێکمان لێت هەیە بۆ هیوایەی ببیتە خاوەن خەڵاتەکەمان. پرسیارەکەمان مەتەڵێکە، مردووی کفن شیرین. مردووی فەرشیرین؟ مردووی کفن شیرین. شەکرە؟ نا بەداخەوە وەڵامەکەت نەزانی هیچمان پێشکەش ناکەی؟ نا وەڵڵاهی. زۆر سوپاس. سەرچاوە خزمەت. سڵاو لێبێ. لو عيني عەرەبی؟ اي سوپاس. اهلا وسهلا. مەمنون. با بچینە لای ئەم بەڕێزانە. سڵاوتان لێبێ؟ الله زۆر سپاس بەخێر بێن. باشی بەڕێزم. خۆش سپاس مەمنون. ناوی جەنابەت؟ ناو سوارە. کاک سوارە. بەچیەوە سەرقاڵی کاک سوارە؟ وڵڵا بکە کار و کاسبی ڕۆژانە. لە شە ساغ بێ. لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ وڵڵا باش ئایمانێ لە خوا بە زیادە زۆر باش. یاخوا باش بێ. ئەو چۆنە هاتوویتە ئێرە؟ بۆ بێتاقەتی تۆزێک لە ماڵ مردین ڕۆژان لە ماڵەتەیەوانە لە ماڵ دەبینی و دەناس دەوت ڕەمەزان دەرناچین و ئێوەش بخۆ بێتاقەت لەگە ئەو برادر دێنێکوانە. زۆر باشە، هەر ساغ بی ئیشەڵڵا. دەمێکە هاتوونەتە ئێرە نەماڵە و نانتان خواریان لێرە؟ لە ماڵ نەمەخوارد لەگە خێزانەکەمان نەمەخوارد. زۆر باشە، هەر لە خۆشیابن ئیشەڵڵا. ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن، پرسیارێکمان هەیە، پرسیارێکمان ئامادەیە بۆ بەڕێستان و خەڵاتیشمان ئامادەیە. ئەگەر وەڵامەکەت ڕاست بێت دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرامەکەمان. باشە؟ بەڵێ بابزانین چێوە. پرسیارەکەمان مەتەڵێکە، مردووی کفن شیرین. مردووی کفە شیری؟ وڵڵا دەزانێت توکاکە؟ من نازانم وەڵڵا مردوو. وەڵامێکمان پێ بڵێ؟ وڵڵا بەڵە چە قسەی بدرێ خەوە. نا بەداخەوە خەو نییە. با بچینە لای ئەو بەڕێزە بزانین ئەو چیمان پێڵێت، وەڵامی ئەو چیە بۆ ئێمە. سڵاو لێبێ. سڵاو لە زەناویشتە. ناوی بەڕێزە؟ هەندرێن. کاک هەندرێن. کاک هەندرێن بەچیەوە سەرقاڵی؟ وەڵا هەر بە ئیشکاری ڕۆژانەوە. زۆر باشە. برادەرتە یان خزمن؟ زاومەدە. زاواتانە. زۆر باشە. یعنی خوشکی تۆ خێزانێتی؟ مۆزایەکم لەکن ئەوە. زۆر باشە. هەر ساغ بن و هەر لە خۆشییا بن، هەمیشە واتە بابن ئیشەڵڵا. سپاس. بەس ئەمە هەر بجوز لە زاوایەتی ئەمە وەکو برایانی. زۆر باشە. خوای گەورە لە یەکتان نەکات و هەر ساغ بن ئیشەڵڵا. مردووی کفن شیری، مردووی کفن شیری. وڵاهی نازانم ببوورم. ئاسانکاری. ئاسانکاری وەڵامێکم پێ بڵێ، ئەگەر ئەوە نەبوو پێت ئەڵم بیگۆڕە. وڵاهی ئەموتم خەو بەس نازانم ڕاست. سڵاوتان لێبێ؟ باشی؟ سپاس دەکەم. سەلامەتی. ناوی بەڕێزە؟ ڕزگار. کاک ڕزگار. کاک ڕزگار لەگەڵ مانگی ڕەمەزان چۆنی؟ وڵڵا ئایبم نییە زۆر باش. یاخوا باشبی. بەچیەوە سەرقاڵی؟ ئیش ئیشی چییە؟ کارەبە. زۆر باشە. لە ساغ بێ. هاتوون لێرە کار دەکەن؟ ئەرە وەڵڵا چ بکەین؟ سەرکەوتو بنی ئیشەڵڵا. ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن، پرسیارێکمان هەیە مەتەڵە. لە بەڕێستان یەکەین وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات. باشە؟ دە باش. زۆر باشە. با سەرەتا لە تۆ بپرسم دوایی دەچمە لای ئەویش. باشە؟ مەتەڵەکە ئەوەیە، مردووی کفن شیرین.
چۆن مردووی کفن شیرین. منە نازانم تۆ زانی ئەگەر نەزانی بە شتێکی خۆشمان پێشکەشکەی هیچ ئاسانکاریمان نییە شتێک بڵێ ئەگەر وەڵامەکە ئەوە نەبوو پێت ئەڵم بیگۆڕە. مردووی کفن شیرین بەڵێ گەزۆنیە 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 نابی گۆڕە. چیکە نایەت ئەمەشک زۆر باشە سوپاس بۆ بەشداری کرد. با بچمە لای ئەم کاکەیەش بەمسەم لێرەدا بنیشم باشترە. سڵاو لێبێ سلام چاو خۆش بێنای بەڕێزە يوسف کاک یوسف بەچیەوە سەرقاڵی والله كاري كهرباء إشي كهرباء ئیشی کارەبە زۆر باشە. باشە پرسیارێکمان هەیە هەر مەتەڵە کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاوی خوارد مردووە. أنا سي ورقت من جوا والله احنا زالم زور زحمته هیچ لە مەتەڵ ئەوانە ئەخوێنیتەوە کتێبی مەتەڵ و بەسەر هات نا والله ما طال هيت زیاتر حەز بە خوێندنەوەی چ کتێبێکەکەی. بخوا خوێنەوە زیاتر ئیشی مەجای کارەبا و هەندەسە دەخوێن باش زۆر باشە وەڵام من نایینەوانێ کە هەناسە دەدە زیندووە بەڵێ کە هەناسە دەدات زیندووە کە ئاوی خوارد مردووە. زیندووە کە ئاوی خوارد مردووە نایزانم والله باشە سپاس بۆ بەشداریکردنتان هیچمان پێشکەش ناکەن. نا والله باشە سپاسان دەکەم کاتێکی خۆش سپاس بۆ بەشداریکردنتان. دیارە بەڕێزانش وەڵامەکەیان نەزانی دەچینە لای هاوڵاتیانی تر و پرسیاریان لێ دەکەین بەو هیوایی وەڵامەکە بزانن و ببنە براوەی خەڵاتەکەمان لەگەڵمان بن. لەگەڵ مانگی ڕەمەزان چۆنی کاکسیبان؟ وەڵای لەخوای بەزاوی زۆر باشی. یاخوا هەر باشبی. ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە مەتەڵە لە بەڕێستیەکەم ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات. باشە مردووی کفن شیرین ئەوە چییە؟ بەڵێ مردووی کفن شیرین مردووی کفن شیرین دایکە دایک یعنی چۆن دایک مردووی کفن شیرین ئەتوانی ڕوونیکەیتەوە؟ لەدایک شیرینتر نییە. نا ئەمە بەستەکەی ئێمە ئەوە نییە شتێکی ترە وەڵامێکی ترم پێ بڵێ وەکو هاوکاریە گەگینا یەک وەڵام کە وەڵام ئەدەیتەوە من وەریەگرم بەڵام حەز دەکەم ببیتە خاوەن خەڵات بۆیە هاوکاری دەکەم و پێ دەڵم بیگۆڕە. نازانم یەکەم جارە جێشمیتە. زۆر باشە شتێکمان پێشکەش ناکەی شتێکی خۆش ناوەڵای نەدەنگم خۆشانە هیچ نازانم. تۆ ناوی دایکت هێنا دایکت زۆر خۆشەوێ؟ ئارێ وەڵا یاخوا خوا دایکت لێ نەستێنێ شتێکمان لەسەر دایک پێشکەشکە. وەڵای دایک هیچ وشەک نێکم ئەوی بکەیت کە وەسفی دایک بەڵێ هیچ وشەک نێکە وەسفی دایک بکەیت. گۆرانێکمان بۆ بڵێ گۆرانێکی زەکەریامان بۆ بڵێ کە بەسەر دایکا و توێتی با قورعان دەنگم زۆر ناخۆشە ناتان بێ. باشە سپاس دەکەم کاتێکی خۆش خوا لەگەڵ. سڵاو لێبێ سلام ڕەحمەت الله. باشی باشم ناوی بەڕێزە زەکەریا کاک زەکەریا ئەبێ گۆرانێکی زەکەریاشم بۆ بڵێ بەڕێزی باشە باشە. دەی بۆم بڵێ ئەی منم ئاوات بۆکانی لەگەرزی کۆفەرمانی لە یەک عادەت دانیشتم ڕاستم خەڵکی بۆکانی شانازی بە خۆم دەکەم دۆستەی هونەرمەندانم دۆسری بەدڵەمانیایە دەڵێ جەلالاوایە هەڵا هەڵا بەشان جوانێکی بێ هاوتایە لەسەر باڵات بووتە شار لە هین هەتا حەوەشە بە دوار یادگاریەکانم هەندم زیگار چێشاوە ڕەنگی خوێنم لێل بووە وەستە دەرێ دۆشاوە. ئەی دەنگ خۆش دەست خۆش سپاس دەکەم تۆتە هیچ نازانم. ئەی باشە دەزانم. باشە منوتم زەکەریا عەبدوڵڵا و ئاوەت بۆکانیت بوو. ئەلای گۆرانی زەکەریا عەبدوڵڵا نازانم. دەی باشە دەستە خۆش بێ سپاس دەکەم دەنگیشی زۆر خۆش بوو سپاس بۆ گۆرانیەکەت. پرسیارێکت لێ دەکەم پێم خۆشە بیتە خاوەن خەڵات. باشە پرسیارەکەمان مەتەڵێکە مردووی کفن شیرین چییە؟ کفنی سپیە. وەکو هاوکاریەک پێم خۆشە بیتە خاوەن خەڵات بیگۆڕە مردووی کفن شیرین
خوا نازم ببوورە نازانی شتێک بڵێ بەخوای کفنی سپیە نازم حەز دەکەم ببیتە خاوەن خەڵات شتێکم پێ بڵێ بەش وەڵامەکەت ڕاست بێ چی بڵێم وڵا هەر ئەوە دەزانم باشە سپاس بۆ بەشداریکردنت چۆنی باشی ئەحواڵە سەلامەت بی باشی لەگەڵ ڕەمەزانە چۆنی وڵی باشم بەڕێوە دەچین یاخوا هەر باش بی بەچێوە سەرقاڵی وڵار خەریکوی شوکار و دەوام و پێ دەوامەکەی لە مازدیمۆڵ لێرە یعنی لێرە کار دەکەی زۆر باشە کارمەندی سەرکەوتوبی ئیشەڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە باشە پرسیار زۆر زیرەک نیمە کێ ئەڵێ لەوانەیە زۆر باش بیت و بە یەکەم وەڵام ببیتە خاوەن خەڵاتەکە فەرمی زۆر کەس واڵێن ئەڵێ هیچ قسە ناکەین و یان هیچ نازانین و یان وەڵام نازانین و لە مەتەڵ باش دین بەڵام بە یەکەم وەڵام یەکسەر ئەبنە خاوەن خەڵات لەوانێت تۆش لەوانێت ئینشاءله ئەگەر وەڵامەکەشت نەزانی شتێکی خۆشمە بێ پێشکەشکەی وڵات شتی خۆش وەکو چێ گۆرانیەکەم بۆ بڵێ نوکتەیەک نازانم بۆ نازانی ئەیزانی نازانم بەخۆ باشە ڕێیەکەوین لەسەرەوە خوا گەورەیە جارێ با پرسیارەکە لێ بکەم مردووی کفن شیرین چییە؟ حەمە زیرەکە حەمە وەرە حەمەگیان مادەم تۆ زیرەکی وەرە حەمەگیان زیرەکە وەڵامەکە زارێ وەرە سڵاو لێ وەژم سەلام باشی کاک محەمەد بەڵێ بەچیە سەرقاڵی کاک محەمەد وەڵا خەلیتی شێ و دەوام ناومۆڵەیە سەرکەوتوبی ئیشەڵا بازار چۆنە؟ وەڵا الحەمدولله باشە یاخوا باش بێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ وەڵا بەڕێوە دەچی الحەمدولله خوا بەزابێ خوا هەر باش بن تۆ وەڵامەکەمان نەزانیت مردووی کفن شیرین هردوو کفن شیرین هردوو یعنی کچکە کەفن نازانم هردوو یعنی کچکە کەفش یعنی مردووی کفن شیرین مردوو کفن شیرین با بێمە ناوەندتان مردووی کفن شیرین مردنێکی جوان مردنێکی جوان نییە نا وەک هاوکاری پێم خۆشە ببیتە خاوەن خەڵاتەکە پێت ئەڵم بیگۆڕە بە شتێکی تر کابراایکی باش نا بەداخەوە وەڵامەکە ئەوە نەبوو بەڵام شتێکی خۆشم پێشکەشکە بەخۆیش نازانم سلااو باش خاتون باشی چاوەکەمی باشە ناوی بەڕێزە علی کاک علی تۆزە پێ بکەنە زۆر تووڕە دیاری وڵات تۆڕە دیانیم بەڵام چکەین دیترەوەیە زۆر باشە بەچیەوە خەریکی کاک علی وڵایی لە کاری لێشی و هاتیینە پیاسە دەکەین ڕەمەزانە خۆش باشە هەر ساغ بن هەر لە خۆشییا بن ئیشەڵا لەگەڵ ڕەمەزانە چۆنن وڵای الحەمدولله باش باش بن ئیشەڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان هەیە پرسیارەکەمان مەتەڵە بێگومان وەڵامەکە بزانی دەبێتە خاوەن خەڵات باشە ئەگەر وەڵامەکەت زانی من خەڵاتەکەم ئەگەر وەڵامەکەت نەزانی ئەبێ شتێکی خۆشمان پێشکەشکەیت باشە پێشکەشکەم ئەبێ پێشکەشمان شان باشە پرسیارەکەمان ئەوەیە مەتەڵە مردووی کفن شیرین چییە؟ کفن شیرین چییە؟ ئاسانکاری نییە؟ وەڵامێکم پێ بڵێ ئەگەر وەڵامەکەت ڕاست نەبوو ئەڵەم بیگۆڕە ئەوەش هاوکاریە وڵاهی ناینزانم شتێک بڵێ نازانم وڵا ناوی شتێک بڵێ ناوی خواردنێک بڵێ ناوی میوەیەک بڵێ پێم خۆش نییە کە نەبیتە خاوەن خەڵات حەزەکەم ببیتە خاوەن خەڵات بۆیە ئاسانکاری بۆکەم پێت ئەڵم بیگۆڕ ڕاستە پرسیارەکەی ئەتیات دووبارەی کەماوانە زۆر باشە مردووی کفن شیرین چییە؟ مردووی کفن شیرین خورما دڵنیای؟ بەڵێ پیرۆزە ئافرم زۆر زیرەک بوو ئەی بۆ ئەڵەی نازانم ئەی بۆ نایڵێ هەموو ئێوارێ ڕۆژی بە چێشکێنن بە خورما نایشکێنن بەڵێ زۆر باشە پیرۆزە بوویتە خاوەن خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەن ئەوە خەڵاتی ئێمەیە پیرۆزت بێ ئیشەڵا لە کڕینی چەند پێداویستێکی خۆتا بەکاری ئەهێنی دەی شتێکی خۆشیشم پێشکەشکە دەی وەڵای هیچ نازانم سڵاو لە تۆ زۆر سپاس باشی زۆر سپاس پێم خۆش بوو لە نزیکەوە بینیمی چکە سوزوو لە تیکتۆکات بینم زۆر سپاس ئەزیز زۆر سپاس دەکەم دەکرێت خۆت ناسێنی؟ من میران ڕیشان لە تیکتۆکش خەڵک نەزانێ
زۆر باشە هەر بە تیکتۆکەوە سەرقاڵیان کاری تریش دەکەین وڵا تیکتۆک و دوکانی موبایلمەیە زۆر باشە لەگەڵ ڕەمەزان چۆنی لەخوا بەزارێ باش خوا باشبی بازار چۆنە لە ڕەمەزان وڵا بازار جارێ زایفە تا 15 مانگ بەدو ئەوجە خەڵک بەیشەکەێتەوە زۆر باشە بەو هیواین کە بازار هەمیشە لە باشیا بێت ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزت هەیە باشە کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاو دەخوات مردووە ئاسان کاریوان نییە شتێکی خۆشم پێشکەشکە ئاسانکاریت بووە شتی خۆش وەکو چی نازانم یاڵە ڤیددیۆیەکی خۆت دووبارەکەینەوە لە تیکتۆکا کە کردوتە منش دەورە لەگەڵە بینم ڤیددیۆ خۆم خواستن سەفرە هەیە ڕەمەزان هەیە شتێکی تایبەت بە ڕەمەزانمان بۆ بکە ئێستا حالیان ئێستا حالی نیچم بۆ نە ینی هیچم پێشکەش ناکەی بەخوای شۆرانێکم بۆ بڵێ دەنگم زۆر ناخۆشە ناوی بەڕێزە عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا بە چیەوە سەرقاڵی وەڵی هەر کاسبی وشتیوە لە شو ساخ لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی وەڵی الحەمدولillah زۆر شکر بخۆ باش خوا باشبی مانگێکی چۆنە گەرمە فێنکە ئەم ساڵ ڕەمەزانی ئەم ساڵ جیاوازە بەرەوە گەرم دەبێتن ئەگەر ناخۆش بسەردێک بەس کەمەکەمەوە زیاتر گەرم دەبێتن زۆر باشە ئەوە چۆنە هاتوونەتە دەرەوە بۆچی هاتوون شت ئەکڕن جل ئەکڕن مان کردووەوتمان بە کاتێکی خۆش بەسەر بەرین ئەو سەردانی پیرۆزە بەو هیوایی خۆشترین ژیانتانە بێ ئەو بخاتون نایە وەڵی نازانم بۆی نایەتن دەبانگی کە بابێت وەرە نایەتن وەڵ دە باش ئەوەندە شیرینە و لە کامێرە شەرم دەکا من بوومایە لەبەر کامێرە هەر لا ناچوو هەر لە خۆشیا بنی شەڵا بەختەوەر بن دەستگیرانن ناوەڵە تازە هەفتەیە گواستومەتەوە زۆر باشە بحەسێنەوە ئیشەڵا ئاهەنگتان کرد ئەرێ وەڵی پێش ئوسبوعێکە کردمان هەفتەی ئیشەڵا پێشەوەی بیگوازیتەوە مقابلم لەگەڵا بکردنە منیش کارتێکتان بە پێمە هاتم بۆ حەفلەکەتان تێر هەڵەپە وڵی ئەگەر سەرداری نەما کردوێتەوە بیرە ئەکی داوەتمان نەکردی وەکووا بێ هاتووم زۆر خۆشحاڵ بووم یاخوا بەختەوەر بن بە هیوای ژیانێکی ئاسوودەیش مامنە سەلامەت بێ ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێستان هەیە پرسیارەکەمان مەتەڵێکە باشە مردووی کفن شیرین مردووی کفن شیرین شیرین وڵی نازام ئاسانکاری شتیوانی ها شتێکم پێ بڵێ ئەگەرەوە نەبوو پێت ئەڵم بیگۆڕەوە کاوکاریەک مادەم سەرەتای ژیانیشتانە پێم خۆشە ببنە خاوەن خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمە مردووی کفن شیرین وڵی نازانم فکرم بۆ هیچ ناچێت زۆر باشە شتێکمان پێشکەش ناکەن وڵی هیچیوان نازام گۆران شتوە دەنگم زۆر ناخۆشە ڕاستەکەی ئەگە نا پێشکەشتانمە کرد زۆر باشە حەزە لە دەنگی چه هونەرمەندێکە وڵی زیاتر میلیەکان ڕاگرم ئەویش گۆرانی خاو ڕاگری ڕاستەکەی کێشەتان بۆ دروست نابێت لە ناو سیارە تۆ گۆرانی میلی و گۆرانی خاو وڵی بەگوێ ئەو بێ هەر خاوەکە لێ ئەدەین ئەرە بێ بەدڵی خانم بێ والله دە باشە دێ گۆرانەیەکی یان میلی مۆبلەکە خۆت حەز لێ یان گۆرانێکی خاو کە خاتون دایم لە ناو سیارە ئیخات سەر بەخوا هیچی نازانم ڕاستەکەی سڵاوتان لێبێ باشی کاکە تۆش وەرە یەمە بینی هەردووکتان زۆر باشە چەند کەسن با بێمە بینتانەوە و سێری کامێراکە بکەین باشە سڵاو لێبێ باشی ناوی بەڕێزە کاک خەلیل بە چێوە سەرقاڵی والله هیچ هەبێ ئیشی بێ ئیشی باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله باشن الحەمدلله یاخوا باش بێ ئەو چۆنە هاتوونەتە ئێرە والله لە گەرمیانەوە هاتیوە سەردانی ئێرەمانە کردو هەلە بەرەوە پێمان خۆش ببین بۆ ئێرە هەڵە پێمان خۆش سەردانی ئێرە بکەین زۆر باشە بەخێر بێن سەر و سەر چاو ئەمانە کورتن برادر ئەوە کوڕمە و ئەوش برادرمە زۆر باشە ماشەڵا کوڕت گەورەیە بەڵێ ئەو دوژینی هاوردە تا ئێستا گیان گەکە ژنی دووەمیش بێنێ کێ ژنی دووەمی هێناوە ژنی دووەمە دێناوە گەرەکێ بێنێ دەی ئیشەڵا بەو هیوایی کە خۆشترین ژیانیانە بێ بەڵام میکە بە دوو بۆ چێکی بە دوو ئیشەڵا نابێت باشە سڵاو لێبێ باشی سەرچاو سوپاسەکەم ناوی بەڕێزە ڕێبین کاک ڕێبین بە چیەوە سەرقاڵی وەڵی مەشغوڵی ئیشوکارم بە تجارەتەوە
زۆر باشە لەشە ساق بێ لە مانگی ڕەمەزانە بازار چۆنە لە ئێوە وڵی تۆزێک کەس بووە بیدای ڕەمەزانە کەس بووە لەبەرەوەی کە خەڵکەکە هەرچە بێ تۆزی مەشغوڵی فێری ئەو شتە نەبوونە تا ئێستا بەڵام تۆزێک کزەوە بووە ئینشاڵڵەوە نامێنێ بەردەوام بەرەو باشی ئەڕوا ئینشاڵڵە شەڵا ئێمەش بۆ هیواین خەڵکی کوێیت کاگڕێبی خانەقین دیارە لە سمان تا دیار بووکە خەڵکی شوێنێکی تریت ڕێزمان بۆ خەڵکی خانەقین هەیە سەرچاو باوکت وتی بەتەمای بیکە بە ژنی دووەم بۆ کاکەوانە خۆی حەزی هەیەوە لێ بکەون خۆی حەزیدە یعنی پاکانە بە خۆی دەباشە لەماڵە بەدایکە و لە شکاتی لێ بکات واللهی تر ئینشاڵڵە لە تلڤیزیۆن بینێتەوە بینێتەوە ئینشاڵڵە وای لێیات بۆ هیوای کە هەمیشە بەختەوەر بن ئیشەڵا نایکا بە ژنی دووەمیش هەر لەگەڵ دایک تامێنێتەوە بەختەوەرە بن ئینشاڵڵە هەروایەوە زۆر بەخێر بێن و پێمانش خۆش بووکە لەگەڵتانە زۆر سپاس من خۆشحاڵترم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادێ بۆ بەڕێستان پێم خۆشە ببنە خاوەن خەڵات چاو خۆش بە پرسیارەکەمان مەتەڵە پرسیارەکەمان مەتەڵێکە مردووی کفن شیرین مردووی کفن شیرین مردووی کفن شیرین ناسانی نا بۆت بگۆڕم بۆم بگۆڕە بیگۆڕم بە مەتەڵێکی مردووی کفن شیرین بیگۆڕە بیگۆڕم بەڵێ لە کۆنتترۆڵە پێ مەڵەن میگۆڕە بەڵام وەڵامێکمان پێ بڵێ کەمی تەوزیعی بدە تەوسیح بدە احتمالە زمانەکە بۆمان زمانەکە بۆمان هەر ئەو نەتوانم هاوکاریتان کەم کە شتێک بڵێن بەڵام من بیگۆڕم بۆتان ینی ئەگەر وەڵامەکە ڕاست نەبوو ئەڵم بیگۆڕن وڵە نازانم شیرین وەڵام عەقڵم بۆ هیچ ناشێ بەخۆ زۆر ئاسانە بیر بکەرەوە شتێک بڵێ تۆ پێمان بڵێ تۆ داڵغەت لێ داوە دیارە بیری لێ حەجات ئەوەی کە ڕێ بۆ حەج کفنی لە بەرەکە و کفن شیرینە نا بەداخەوە ئەوە نییە شتێکی ترە ناوی شتێکی ترە تۆ پێمان بڵێ چییە؟ یەکەم جار بە خێراتنی کەناڵ منەکەین زۆر پێ خۆشحاڵم وەڵا پرسیارەکە تۆزی زەحمەتەگەرە بێ بیگۆڕی مەمنونی خۆت بگۆڕە؟ بەڵێ زۆر باشە لەبەر خاتری بەڕێستان پرسیارەکە دەگۆڕم کە هەناسە دەدات دەژی کە ئاو دەخوا دەمرێ کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاو دەخوا مردووە ئاژەڵە شتێکمان پێ بڵێ ئەخرێزان تۆ ئەبێ ئاسانکاری ئاژەڵە نازانم ناتوانم ئاواڕوونکردنەوەی زیاتر بەم کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاو دەخوارد مردووە ماسیە ئەگەر ئاژەڵ بێ ماسی؟ بەڵێ دڵنیای؟ زۆر دڵنیانی بەڵێ بەداخەوە وەڵامەکە ئەوە نەبوو سپاس بۆ باشداریکردنتان خۆشحاڵ بووم داوای لێبوردنەکەم لە کاتم گرتن لێرە ڕامگرتن سپاستانەکەم کاتێکی خۆش خواتان لەگەڵ زۆر سپاس. بینەرانی ئەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەم شەومان تا پرۆگرامێکی تر و شەوێکی تر بە خواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.